ئەمەی بورما کە ئێستا هەیە، ئەمەی بورما ئیمتیدادێکە، درێژکراوەیەکی ئەو ناسوورەیەکە هەیە. ئەم وڵاتە لە کاتی خۆیان لە مەرحەلەی پێش 1600 هەروەک سنووری نەبوو، هەروەکو وڵاتانی تر کە قەبیلەیەک زاڵە بوو بەسەریانە و حکمی ناوچەیەکیە کرد، وەکو هەر شوێنێکی تری ئیمپراتۆریە گەورەتەکە. ئەو ئیمپراتۆریە گەورانەی ڕۆم و فارس و هەروەهی ئیسلامی و پاشان هی مەغۆڵ و ئەوانی تر هەمووی هەرێکە لە عاسی خۆیەوە ڕئیس قەبیلەیەک عایدی سوڵتەیەکی گەورە ئەبوو، عایدی ئیمپراتۆریەتێکی گەورە، ئیتر بۆ خۆی پاوەندخوازیەکی گەورەیە کرد و وەکو دەرەبە جێگەی بەر بەڕێوە. ئەو کاتە میانماری شوا بوو کە پێوترا بورما. هێشتا ناوی بورماکەشی بە تەواوی لە نەنرابوو. بورما لە نیسبەتەن بە ئەو شەعبەی کە لە تبتەوە هاتبوون، لە تبتی ناوەڕاستی سینەوە هاتبوون و هەموو قەبیلەی مەغۆلی بوون، دینیان بوودایی بوو، درڕندە و شەڕکەر بوون کە هاتنە ئەم ناوچەیەوە. ئێستا دوو لەسەر سێ وڵاتەکە پێک دێن. مسلمانەکانیش لەو سەردەمەیە چوو بوون. یەکەم جاری مسلمانان کە ڕۆشتن کەشتی عەرەبەکان بوو، یەمەنی و سعودی، نەک سعودی یانی عەرەبستان جزیرە، کە کەشتەکەیان غەرق بوو بوو پەڕی بوونەوە، چووبوونە ئەو ناوچەیە و لەوێ وردەوردەمانەوە ئیسلامەتیەکەیان گەیان. کاتێک مەغۆل لە مسلمانەکان حکمی هندستانیان نەکرا، یەکێکی گەورە ئیمپراتۆرێکی گەورە ناوی ئۆرەنگزیبە اختلافی بوو لەگەڵ براکەیە کە ناوی سوجا بوو. شەڕ و پێکدادان لە نێوانیانە ڕوویدا و سوجا شکا ڕای کرد پەڕیەوە بەری میانمار، بورما. لەوێ چووە ناو مسلمانەکانەوە و بە ئەمیر قبوڵیان کرد. احتیمامێکی زۆری بە بانگەوازی ئیسلامیدا و بانگەوازی ئیسلامی زیاتر بڵاو بووە لەوێ. زارتە تەشەنەی کرد و هەتا ئەو ناوچەی عراکانی هەموو گرتەوە تەقریبا، کە ئێستا لە ١٩٠ مسلمانن، بەس ئێستا بوزاییەکانیان لە 1948 زیاتر تێکەڵ کرد. کە ئینگلیس هاتە ناوچەکەەوە ساڵی 1986، ئەوێش جوزئێک بوو وەکو مستەعمەرەیەکی لکاندبووی بە هندستانەوە. پاش فترەیەک بورمیەکان دیسان ڕازی نەبوون و شۆڕشیان کردەوە بەرامبەر بە ئینگلیز و وتیانەوە مستەعمەرەیەکە بین سەر بە ئێوە، بە سەر بەخۆ لەگەڵ هەندەکانە نابین. بەریتانیا ڕازی بوو کردی بە مستەعمەرەیەکی سەر بەخۆی خۆی لە 1986 مایەوە هەتاکو 1948. بە شێوەی جیاواز وەکو وەزانین ئیمپراتۆریەتی بەریتانی حکمی ناوچەکانیە کرد. ڕاجایەکی کرد بە حاکم بەسەریان و هەر لەو قەومەی خۆیان و بەڵام لە هەمان کاتە لەبەرەوەی کە ئەهلی ئیسلام باوەڕیان بە جیهادەکە هەبوو، دژایەتی ئینگلیزیان زۆرتر کرد، بە قووەتر بوون، بۆیە ئینگلیزەکان بووداییەکانیان تەشجیع کرد بەرامبەر بە مسلمانەکان، بۆی لە هەمان کاتە مەسیحەکانی خۆشیان بپارێزن. مەسیحەکان ئێستا نەکەوتونەتە ژێر زەختەوە و ئەوانیش دیسان بوزیەکان تەشجیعەکەنەوە لەسەر ئەهلی ئیسلام لە عێراقان. ئەمانە هەمووی ئاوا ڕوویەدا لە ساڵی 1948 تا زەختێکی زۆر کەوتە سەر ئەهلی ئیسلام، ئەگەرچی ئەوانش هەر بەشدار بوون لە شۆڕشەکەیەوە بەرامبەر بە ئینگلیز بوون و هەمویان بەشدار بوون لەو شۆڕشەیە کە ئازادی خوازیەکی هێنایە بەرهەم. بەڵام لەو سەردەمەوە بووداییەکان حکمیان گرتە دەست و جێیشی منەظەمی خۆیان دروست کرد لە 30 وەحدەی 30 کەتیبەی عەسکەری پێچیان هەنابوو، هەمویان بوودایی بوون. لەو کاتەوە هەتاکو ئێستا عەسکەر حاکمە، هەرچەنە ئێستا بە زەختی ئەوروپا و ئەمریکا ڕێیانداوە بە حیزبی مەدەنی. ئەم وڵاتە هەر بەم شێوەیە ڕۆیشتن، بەڵام معاناتی یەکەمی ئەهلی ئیسلام و یەکەم زەربەکە خواردیان لە 1948 بوو. هێرشێکی ئیبادەکرایە سەر فەرعە بچووکەکان، گوندەکانیان سووتێنرا وردەوردە خۆیان کۆ کردەوە، هاتنەوە ناو عێراقا. ئەوانەی کە بە پیشەسازیەوە مەشغوڵ بوون لە شارەکان و ویلایەتەکانی تر هەموو دەرپەڕێنرا و مسادەرەی ماڵەکانیان کرا، چونکە ئینگلیز خۆی چەند خوتەیەکی گرتە بەردەست هەر ئەو کاتەی پێش 1948. مسلمانەکانی لە هەموو وەزیفەکان دەرکرد و وەزیفە سەرەکیەکان و بووداییەکانی خستە شوێن. مڵک و ماڵ و سامانی مسلمانەکانی لەو ناوچانەی مرکزیە ویلایەتەکانی تر مسادەرە کرد و ئیدایە دەست بوودیەکان. مسلمانەکان و قیادەی مسلمانەکانی بە شێوەیەکی گشتی زیندانە کردیان نەفیەکردن بۆ دەرەوەی وڵاتەکانی خۆیان و ڕێی نەئەدا بێنەوە، هەروەکو چۆن شێخ مەحموودی نەفی کردبوو بۆ دەرەوەی عێراق. بە هەمان شێوە ئەو سیاسەتی تەبعاً لە کشمیریشە هەبوو، لە هەندستان و لە هەموو مستەعمەرەکانی خۆیان هەبوو. ئەوانە لە دەرەوەی وڵاتەکە ئەمردن، قیاداتی تری وەکو ئەوان پەیانە ئەبووە. مەزبەحەی یەکەمین سەربڕین و یەکەمین قەسابخانە کە بە شەڕی ئەهلی ئەکرێ، جا سەیر ئەوەشە کە لە بورما هەموو شەڕەکان
کە جەیشی ژەیکا بەرامبەر بە مسلمانەکان شەعبەکە ژەیکە، چونکە شەعبەکە پیاوە دینیەکانیان پێشڕەویانە بن کە بوودایین، ئەو پیاوانەی کە ئیحرامی نارنجیان لەبەرایە و سەریان تاشیوە کە بە پێی پەتیەڕۆن، ئەوانە حاقیترن لە جەیش بەرامبەر مسلمانەکان. بۆیە بینی هەمویان تەور و تەوراس و ساتوریان پێچە قۆی گەورە. شەڕەکان هەمووی شەڕی ئەهلی بوون. لە 1942 پێشجیابوونەوە ئەو شەڕە بوو، لە 1948 بوو، لە 1962 بوو، لە 1969 لە زمانی جەنەڕاڵ نیوین 19,000 ئافرەت عملیاتی عقمی بۆ کرا بۆی مناڵیان نەبێ. لە 1983 بوو، لە 2014 2015 ئەو ئێستاش 2017 دیسان تکرارە بێت. ئەمەی کە پێوترا حربی ئەهلی، هەر بە درۆژ پێوترا حربی ئەهلی، چونکە حربی ئیبادەیە بوو بەسەر مسلمانان کە بێچەک بوون. مسلمانەکان بە توولی ئەم سەردەمە درێژ و دوورخایەنانە هەر بێچەک بوون. ئێستا وا سەرەتای چەکداریان، ئێستا سەرەتای ئەوانە کە چەک هەڵگرن، کە چەکیان هەڵ نەئەگر هەر ئیبادە ئەکران، کەوابولانی کەم چەک هەڵگرن بۆی بە پێوە بمرن، وەکو ئەهلی سووریا، وەکو ئەهلی فەڵەستین، وەکو ئەهلی تالیبان، ئەفغان، وەکو ئەهلی مەندەناوی جنوبی فیلیپین. ساڵی 2012 شەڕێکی تری ئیبادەکرایە سەر ئەو ناوچان. خەڵک لێیان بێدەنگ بوو لەبەرەوەی مەساڵحیان لەگەڵ ئەو وڵاتانە ڕوویەدا. وڵاتەکەش خۆی وڵاتێکی فەقیرە، تەنانەت مسلمانان نەیانەوێرە گا سەر بڕن. لە کاتێکە بووداییەکان بوودا پەرستن، علاقیان بەسەر گاپەرستیەکەوە نییە، بەڵام پەیوەندی باشیان لەگەڵ گاپەرستەکانی هەندستانە هەبوو دژ بە مسلمانەکان. لەبەرەوە ئەکسەری خواردنی مسلمانەکان لەوێ هەرهی مریشک و ماسیە و احتیمامدانیان بە برنجە، چکە وڵاتێک خۆی برنجێکێکە لە دە وڵات کە برنج زۆر ئینتاجەکە لەسەر مستەوای عالەمی، بەڵام وڵاتێکی فەقیریشە، لە 4 کەسێک تەلەفۆنیان بەرەک. ئەهلە ئیسلامەکەش تەبعاً چەپساوەترن لە هەموو شوێن. ساڵی 1962 حکمی عسکەری هاتە پێشەوە مەجلسێکی دروست کرد بە ناوی مەجلسی ئاشتی دەوڵەت، ئاشتی و ئەمانی دەوڵەت، بەڵام هەر عسکەر حکمیانە کرد، هەروکو چۆنە سەر جەنەڕاڵ سیسی هەرچی ئەوەی کە لەگەڵیان لە میسر عسکەرین و لە شارەکانیش محافظەکانیش 28 محافظەش یان مخابراتی تەقاعودە ئەی بابەڕێوە یان عسکەریەوەی بابەڕێوە. جەنەڕاڵ نیوین لە ساڵی 1962 هاتە سەر حکم و ساڵی 1980 یەکێکە لەو مجریمە گەورانەی کە بەرامبەر بە ئەهلی ئیسلام زۆر غەدر و خیانەتێکی زۆری کرد و مسلمانانی بورماوایان لێهات نەخوێنەوار کەوت، فەقیر و داما و کەوتن هەر بە زەراعەوەتەوە مەشغوڵ بوون، تەنانەت حدودەکانیان لێ گیرا بۆی تیجارەتیش لەگەڵ بەنگلادیشانەکە. ئێستا ئەمە حجەیەکە کە ئەڵێن ئێوە بەنگلادیشین و ئەبێ بتان نێرینەوە. هەروەکو چۆن 100,000 کورد لە زمانی حافظ ئەسەدا جنسیان لێسەندنەوتیان ئێوە لە دوای شۆڕشی شەخ سەعیدی پیران 1925 هاتوون کەوا بوو ئێوە کرمانجی ژوورون، لە کاتێکە عائیلەیان هەبوو کە لە زمانی سەلاحەدینی ئەیوبیەوە کە لە شامە حاکم بوو، ئەوانیش هەر لەوێ بوو. ساڵی 1990 مەجلیس عسکەریەکە بوو بە مەجلیسێکی تر هەر عسکەرین، مەجلیس الدەولە لاستیعادەت القانون، بۆ ئینقلابێکی تر بکرێ بەسەر ئەوانەی کە جموجوڵێکی مەدەنیانیان هەبوو. ساڵی 2015 ئەم عسکەریانە زەختیان خستە سەر ناوچەیەکی تر، ئەویان لە ڕۆژهەڵاتە، عێراقیان لە ڕۆژ ئاوایە، هجوومیان کردە سەر ناوچەکە 50,000 کەس ئاوارە بوو، بەڵام ڕایان کردە ناو سینەوە و سین چەکداری کردبوون. پێشتر جێشێک لە ناویانایە بە ناوی جێشی ماوی نیسبەتەن بۆ ماوچی تۆنگ، ئەوان هجوومی تریان نەکرایەوە سەر، یعنی سەیریکەن لە ڕۆژ ئاوایە مسلمانەکان بێچەکن، ئەو هەموو حەملە ئیبادەیان نەکرێتە سەر، لەبەرەوەی بێچەکن، هیچ وڵاتێکیش لە پشتیان نی. دێن بۆ بەنگلادیش، لە بەنگلادیشیش ئەچەوسێنرێنەوە، لەبەرە بەنگلادیش وڵاتی مسلمان نەماوە، دارالئیسلام نەماوە، ئەهلێکی کوفر و حاکمی کوفر بەسەریان کە جێش لەوێش دیسان حاکمە، بەڵام جێشێکی حاقد وەکو ئەو جێشە میسری کە ئینقلابەکەی کرد یان جێشی جەزائیری. ئەمانە پەنایان نییە ئەم مسلمانانەی بورمە، بەڵام لەولاوە ئەوانەی ترکە شینیان پێڵێن، ئەوان یەکسەر هاتنەوە سەر سین و جێشی ماوی خۆشیان هەیە و چەکداریشن و ناوچەکانی خۆشیانە پارێزن و هیچ حکمی عسکەریش هجوومێکی نەکردوەوە سەریان، لە شەستەکانەوە ئەوانە بەردەوامن لەسەر چەکداری خۆیان. ئێستا ئەزانی بۆچی ئەهلی ئیسلامە چەوسێنرێنەوە،
ئەچەوسێنرێنەوە لە بەرەوەی چەشیان پێنی و ئەمانە هەمووی قسەی کاوبابێ لە لات کە پێ دەڵێن بە زیوەکان بە زینەکە ئەفەلسەفێنن ئەڵێن ناکرێمە بە چەک بەرەنگاریامانە بکەین و یەک کلاشین کۆفێکت پێ بە دارێکت پێ بە باشترە وەک لەوەی بێچەک سەرت ببڕن حیا و شەرەفیشت بتکێنن تۆ توانی 5 کەس دەتوانێت کلاش کۆفی هەڵگرێت لە ماڵی خۆی دیفاع بکات تا کوژرێ ئەمەت باشتر نییە وەک لەوەی تەسلیم بە حەشدی وەحشی بی بە ڕیش ڕاتکێشن و بە زەلیلی 15 کەس لە یەک کاتە بە شەق تێتەڵەن ئەنجا دوایی فیشکەکەت پێوەنێن